عادل مراد ڕایگەیان دەوڵەتی تورک دامەزراوەیەکی تیرۆریستیە. ماڵپەڕی خەبەر 24 کە لە ڕۆژاوای کوردستان وەشانی خۆیان دەکەن بڵاویان کردوتەوە پەیامنێری ئاژانسی ئەناڵدۆڵی تورکی پرسیارێکی لە سەرۆکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان عادل مراد دەکات و دەپرسێت ڕاتان چییە لەسەر ئۆپراسیۆنەکانی ئەرتەشی تورک لە دژی داعش لە جەرابلوس. لە وەڵامی ئەو پەیامنێرەی ئاژانسەکەی نزیک لە ئاکەپە عادل مراد دەڵێت دەوڵەتەکەی تۆ تیرۆریستن و شەڕڤانانی کورد شەڕی ئازادی دەکەن. عادل مراد هۆشداریشی داوە بۆ پەیامنێرە و پێیوتووە ئاگادار بە لەکوێ ئەم جۆرە قسانە دەکەیت. هەروە ڕایگەیاندوو ئەرتەشی تورک بۆ دژایەتی داعش نەڕۆیشتۆتە جەرابلوس بەڵکو بۆ دژایەتی کورد ڕۆیشتۆتە ناو خاکی سووریا و ڕۆژاوای کوردستان. لە کۆتایشدا عادل مراد جەختی لەوە کردوتەوە کە چەتەکانی داعش و ئاکەپە هاوپەیمانن لە جەرابلوس و تەنهای هێزەکانیان ئاڵوگۆڕ پێکردووە بەڵام دوایین جار ئەرتەشی تورک شکست دەیەنێت.